سەرۆکۆماری عێراق داوایەکی بەپەلە ئاراستەی هەولێر و بەغدا دەکات. سەبارەت بە موچەی فەرمانبەران نامەیەک ئاراستەی مەسرور بارزانی دەکرێت. دادگای فیدراڵی لەسەر نەوتی هەرێم دووەم ڕاگەیەندراوی بڵاو کردەوە. سڵاوتان لەبێ لە شارپلێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق پەیامێکی بڵاو کردەوە و لە پەیامەکەیدا داوایەکی بەپەلە ئاراستەی هەولێر و بەغدا دەکات و ڕایدەگەێنێت دەبێت میکانیزمی گونجاو بۆ چارەسەری کێشەکان بدۆزرێتەوە و داهاتەکانیش بۆ خزمەتی هاوڵاتیان و دوور لە گەندەڵی و خراپ بەڕێوەبردن بەکاربهێنرێت. سەرۆکۆماری عێراق دەژڵێت ئەم دۆخە ناهەمواری لە ئەمڕۆدا وڵاتەکەمانی پێدا تێپەڕ دەبێت ئەرکێکی گەورە دەخاتە سەرشانی سەرجەم لایەنەکان کە بەرپرسیارەتی ئەم قۆناغە لە ئەستۆ بگرن و تەنگەژە سیاسیە کەڵەکەبووەکانی بەسەرکەوتووی تێپەڕێن و نەهێڵن دۆخەکە خراپتر بێت و بنەماکانی سیستمی دیموکراسی و فیدرالی و دەستوری بخاتە مەترسیەوە، بەتایبەت مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان و دامەزراوەکانی کە پێویستە پارێزراو بن لە چوارچێوەی سیستمی دەوڵەتی عێراقدا. ئەوەش هاتووە لە پەرۆشیمان بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە ناهەمواری ئێستا و مەترسی ئەو لێکەوتانەی کە لەوانەیە لە بەرژەوەندی گەل و نیشتیماندا نەبن. با پێویستی دەزانین گفتوگۆیەکی جددی و بەپەلە لە نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستاندا دەست پێ بکات بە مەبەستی دۆزینەوەی میکانیزمی واقعی و ڕێگەچاری ئەمەلی کە گەرەنتی چارەسەری ئەم دۆخە بکات بەو شێوەیەی لە ناوەڕۆکی بڕیارەکەی دادگای فیدراڵی داهاتووە و بە جۆرێک بتوانێت مافە دەستوریەکانی هەرێم و گەلەکەی و سەرجەم عێراقیەکان بپارێزێت و دوور لە گەندەڵی و خراپ ئیدارەدان و دەستی سیاسی سەرجەم سامان و داهاتی وڵات بخاتە خزمەت هاوڵاتیانەوە. بەڕێوەبەری گشتی هاتوچۆی هەرێم ڕوونکردنەوە لەبارەی چارەنووسی ئۆتۆمبیلە بێسەرەتاکان دەدات. لیوە عەبدولقادر عەزیز بەڕێوەبەری گشتی هاتوچۆی هەرێم ئاشکرای دەکات هەرچەندە لە ڕابردوودا سەرژمێری بۆ ئۆتۆمبیلە بێسەرەتاکان لە هەرێم کرا، بەڵام هیچ بڕیارێک بۆ چارەسەرکردنیان نەدراوە و بە هەمان ڕێکارەکانی پێشوو مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. دەژڵێت هەر بڕیار و ڕێنماییەکی نوێ بدرێت بۆ ئەو ئۆتۆمبیلانە ئێمە ئاشکرای دەکەین و لە ڕاگەیەندنەکان بڵاوی دەکەینەوە، بەڵام بڕیاری نوێمان نییە. بە جۆرەی ئامارێکی هاتوچۆی گشتی هەرێم لە ساڵی 2021دا ژمارەی ئۆتۆمبیلە بێسەرەتا و خوار مۆدێلەکان لە هەرێمی کوردستان 19,000 تێپەڕ کردووە. بە جۆرەی بڕیارێکیش لە کاتی بینیە نەسەر شەقامەکان دەستیان بەسەردا دەگیرێت. لە دوو پەیامی جیاوازدا دوو پەرلەمانتاری یەکێتی لە بەغدا و هەولێر داوای چارەسەرکردنی موچەی هێزەکانی ئاسایش دەکەن و پەرلەمانتارێکیش دەنووسێت لە هیچ شوێنێکی دنیادا وەک ئەم حکوومەتە بێسەرەوبەرەی ئێوە نییە. کاروان یاروەیز پەرلەمانتاری یەکێتی لە بەغدا داوای چارەسەرکردنی کێشەی موچەی هێزەکانی ئاسایش دەکات و نووسیوێتی هێزەکانی ئاسایش هەمیشە کۆڵەکەی پاراستنی ئەو ئارامیە بوون کە مایی شانازی بووە بۆ هەرێمی کوردستان، بەڵام بەداخەوە کارمەندانی ئاسایشی سنووری سلێمانی زیاتر لە 20 ڕۆژە موچەیان دواکەوتووە. ئەوەش دەڵێت داوا لە بەرپرسانی پەیوەندیدار بەم پرسە دەکەین پەلە بکەن لە چارەسەرکردنی و جارێکی تر ئەم کێشەیە سەرهەڵ نەداتەوە. لەلایەکی دیکەشەوە شیرین یونس پەرلەمانتاری یەکێتی لە پەرلەمانی کوردستان لە نامەیەکدا بۆ بارزانی دەڵێت هەرچەندە پێم وانییە ئاگادار بیت، بەڵام هەر بۆ بیرهاتنەوە موچەی ئاسایش بەتایبەت و موچەی فەرمانبەران مڵکی باوکی هیچ کەس نییە تا بکرێتە تای تەرازووی کێشە بچووکەکان. ئەو پەرلەمانتاری یەکێتی جەخت دەکاتەوە لەسەر ئەوەی حکومڕانی لە هیچ شوێنێکی دنیادا وەک ئەم حکوومەتە بێسەرەوبەرەی ئێوە نییە. ئاخر ئەگەر ئیداری 3 شارتان پێنادرێت بیکەنەوە بە شارونیوێک. موچەی کارمەندانی هێزەکانی ئاسایشی سنووری پارێزگای سلێمانی ماوەی زیاتر لە 20 ڕۆژە دواکەوتووە و تا ئێستاش چارەسەری ئەو کێشەیە نەکراوە لە کاتێکدا هەمان ئەو هێزە لە هەولێر و دهۆک 20 ڕۆژە موچەیان وەرگرتووە. بەپی ڕاگەندراوێکی وەزارەتی دارایی هەرێم ئاشکرای دەکات کە جارێکی دیکە وەزارەتی دارایی عێراق ناردنی ئەو 200 ملیار دیناری کە وەک سلفە بۆ تەواوکاری دابەشکردنی موچەی فەرمانبەران بەکاردەهێنا دواخستووە. هەروەها وەزارەتی دارایی ڕاشی گەیاندووە بۆ ئەوەی دابەشکردنی موچەی فەرمانبەرانی وەزارەتەکانی شارەوانی و گەشت و گوزار، خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی، کارەبا، 3 سەرۆکایەتێکی هەرێم و خانەنشێنی سەربازی و شارستانی زیاتر دوانەکەوێت. بڕیارماندا لە داهاتی نەوتی مانگی 2 دابشکردنی موچەی مانگی 1 بەردەوام بێت. پەرلەمانتارێکی کوردستانیش دەڵێت بەپێی ئەم بڕیاری وەزارەتی دارایی بێت داهاتی 2 مانگی نەوت بۆ دابشکردنی موچەی 1 مانگی فەرمانبەران بەکار دەهێنرێت و
بڕیارەکە بە پەردەپۆشکردنی گەندەڵی ناودەبات لەلایەن وەزارەتی داراییەوە. عەلی حەمەساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان سەبارەت بە سستی دابەشکردنی موچە و گرانبوونی نرخی بنزین بە تایبەت بە شارپرێسی ڕاگەاند. ناوەڕۆکی ڕاگەندراوەکەی وەزارەتی دارایی مەترسیدارە. طبعا دوێنێ وەزارەتی دارایی بڕیارێکی داوە خەڵک ناوەڕۆکی بڕیارەکە بخوێنێتەوە لێورد بێتۆ شتێکی هەڵە و مەترسیدار و پینەکردنی گەندەڵیەکی منەظەمە. داهاتی ناوخۆ دیار نییە و نەگەڕاوەتەوە و دەستی بەسەرا گیراوە لەبری ئەوەی بێ جەخت کاتەوە لەسەرەوەی ئەم داهاتی ناوخۆ بگەڕێتەوە یا بۆ لە بەرمیلێک بانکی پێشوو $25 ماوەتەوە ئەمەی جێهێشتووە ئەڵێ لە داهاتی نەوتی مانگی دوو موچەی مانگیەکە دەن ئەی مانگی دوو چیەکەی بەم هاوکێشە بێ یعنی داهاتی دوو مانگیا مانگونیەکی نەوت بەکار بێرە بۆ موچەی مانگە ئەمە هەڵەیەکی گەورەیەکە کراوە. دادگای بەڵای فیدرالی عێراق لە دووەم ڕاگەندراویدا ڕوونکردنەوەیکی دیکەی لەبارەی بڕیارەکەی لەسەر نادەستوری بوونی دۆستەی نەوت و گازی هەرێم بڵاوکردەوە و جارێکی دیکە تاکید لە بڕیارەکەی دەکاتەوە. ئەوەش هاتووە پێشتریش بە هەمان ناوەڕۆکەوەیەکی لە دادگاکانی ئەمریکا لەم کەیسەدا لە بەرژەوەندی وەزارەتی نەوتی عێراق و دژی وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم بڕیاری داوە. هەر بە جۆرەی دادگای فیدرالی عێراق کاتێک حکوومەتی هەرێم لە دادگای ئەمریکا داوای تی هەڵچوونەوەی کردووە بەهۆی ئەوەی دانی بەوەدانا نەوتەکەی گوازراوەتەوە بۆ ئیسرائیل و لەوێ بەتاڵکراوە بەهانەکەی لاواز بووە و دادگا لە دژی هەرێم بڕیاری داوە. دادگای فیدرالی جەختی کردوێتەوە بەرژەوەندی باڵای عێراق و گەلوای خواستووە ئەو دۆسیەی یەکلای بکەنەوە کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 2012.